نەخۆشیەکانی دڵی مناڵان تەبان سوالەکە لەسەرەوەیە. دوو جۆری ڕئیسین. جۆرێکیان هەیە نەخۆشیە زگماکیەکانی پێوترێ، جۆری دووەم پێوتێ نەخۆشیە وەرگیراوەکان. نەخۆشیە زگمایەکانەوەی کە مناڵەکە لە ناوسکی دایکیەوە بۆ دروستە بێت، بەڵام نەخۆشیە وەرگیراوەکانەوەی دوای لە دایک بوونی مناڵەکە دروستە بێت. پێشتر ئەم بابەتە زۆر کەم تیشکی خراپ بۆ سەر ئەوەی دوای لە دایک بوون، بەڵام بەڕاستی دوای بە تایبەتی دوای نەخۆشیەکانی کۆڤید زۆر بەرفراوان بووە، زۆر بەرفراوان بۆ ڕۆژ بە ڕۆژ گەورەتریشە بێت. بەڵام نەخۆشیە زگمایەکانەوەی لە ناوە دەست پێەکە ئەو جۆری زۆرە. مناڵەکە لە چه هەفتەیەکەوە دەست پێکا، لە 3 بۆ 5 هەفتە دڵی مناڵ دەستەکە بە دروستبوون. لەو کاتە دڵی مناڵەکە کێشەی بۆ دروستە بێ، ئەو کێشەیە ئەمێنێتەوە بێ بە زگماک. پێشتر نەخێر نابوو، پێشتر بەلانی کەمەوە 15 ساڵ پێش ئێستا دەسی پێکرد. بەو شێوەیە یەکەم جار دەستیان پێکرد لە 20 هەفتە بەرەو سەرەوە تەشخیصیانە کرد. پاشەوە وای لێ هات ئێستا لە حاڵی ئێستایە لە 13 هەفتەوە تەشخیصەکرێت و بە خۆشحاڵیشەوە من خۆم لە ساڵی 2011ەوە تەشخیصکردنی لە ناوسکا دەستمان پێکردو، یەکەم جار بە 20 هەفتە دەستمان پێکرد. ئێستا ئێمەش وەکو دەرەوە لە 14 هەفتە بۆ 13 هەفتە تەشخیصەکەین لە ناوسکی دایک. نیشانەکان چەند جۆرێک گروپێک نیشانە هەیە کە زۆر وازەحە و دایک باوکە یەکسەر هەست پێکەن. ئەویش چییە؟ تەنگە نەفەسیەکی زۆرە، بەم شێوەیە لەگەڵ سنگی بە ئەچێ چاڵە بێ، ئەچێتە خوارەوە کە سەیریەکە دایکەکە، زوو نەخۆشەکەوێ، ئەڵێ ئەم مناڵم زوو نەخۆشەکەوێ، یای با بۆ پزیشک زوو نەخۆشەکەوێ، یاخود وەزن باش زیاناکە، یاخود عەرق زۆرەکاتەوە. بە تایبەتی ئەم مناڵانە حەزیان لەوە نییە دامەپۆشرێن. زۆربەی دایک باوکاڵێ مناڵەکەم کە چاوادایە بۆژم لە خۆیە کاتەوە، پاشەوە کە شیرێمێ دەسەکە بە هەناسە بڕکەیەک، سێرەکەی سنگی ئەکوتێ بەرزە بێتەوە. ئەمە هەموو نیشانەیە کە پێمانەڵێ ئەم نەخۆشە زگماکە لەوانەیە کێشەی دڵیە بێ. زائیدەن خاڵێکی زۆر گرنگ شین بوونەوە، چوە ئێمە هەموو نەخۆشە زگمایەکان شین نابنەوە، ئەوە بەشێکیانە کە شینە بنەوە وازەحە و دایکەکەی بینێ لێ و زمان و ئەمانەی شین بۆتەوە. بەس ئەوی تری بەس بەو شێوەیە کە باسم کرد. نەخۆشیە شین بوونەوەکان 5 بۆ 6 نەخۆشی زۆر بڵاون و کۆمەڵێ نەخۆشی زۆر با بڵێن دەگمەنیشن. ئەوانەی بڵاون یەکێکیان کە زۆر مەشهورە و زۆربەی نەخۆشەکان مەزال نەخۆشی چوارینەی فالوتیان پێوترێ. چوارینەی فالوت چییە؟ یعنی 4 کێشە هەیە لە ناو دڵەکە. زۆربەی نەخۆشیە شینەکان لەو جۆرن. چییە؟ کونێک هەیە لە دڵیا، شاخوێنبەری لە هەردوو ژوورەکەەوە دەرەچێت، لایەکی ڕاستی ئەستورە، زائیدەن بۆریسیەکانی زۆر تەنگە تەسکە. ئەمە واکە مناڵەکە زۆر شین بێتەوە، بەڵام ئەمانە ئەژین بەڵام جیاواز واتە هیانە لە زووترا پێوەی دەرەکەوێ، هیانە درەنگتر پێوەی دەرەکەوێت. جۆرێکی تری شین بوونەوەکان ئەوانن کە بۆریەکانیان عەکسە، ئەمانە کەمترن بەڵام زۆر ترسناکەن چونکە ئەگەر لە چەند ڕۆژی یەکەمە عیلاجی نەکەی لەوانەیە بمرێت. جۆری تریشمان هەیە کەمترن بەڵام ئەمانەش ترسناکەن، کەواتە زۆربەی شینەکان بێجگە لە چوارینەی فالوت ترسناکەن. تەبەن گەشە لە چەند شێوەیەکا دەرەکەوێت. گەشەی سەرە، گەشەی باڵایە، گەشەی کێشە. یەکەم شت لە نەخۆشی زگماکی دڵا تووشە بێ کێشە. کەواتە مناڵەکە سەیرەکەی وەکو ئەتیادی مناڵی تر مانگانە کەی کێشەی ئای با بۆ کوتانەکان پێڵن بەخوا مناڵەکە باش زیان ناکە، یایەکی بینێڵە باش زیان ناکە. ئەمە یەکەم نیشانەیە. شینەکان چێوەی سەریشیان و باڵایشیان تەئسیرە بێ ئەگەر لە مەدای دوورا بمێننەوە. ئەو جۆرانن تەبەن مەبەستە ئەو جۆرانەیە کە زۆر خەتەرن. ئەو جۆرانن لە مناڵی تازە لە دایک بوو هەڕۆیە. گەرێمە ئەو مناڵانە ببینین کە تازە لە دایک بوو ڕۆیان لە دایکە بن بۆرمونە بۆریەکانی عەکسە. ئەمە تەحمل ناکات ڕۆژە 2 ڕۆژ بمێنێتەوە. لەو ڕۆژە ئەگەر قەستەڕی بۆ نەکەی ڕۆژی دووهەم ئەگەر دەرمانی بۆ دانەنێ و دوای ئەوەش لە مانگی یەکەمە عەمەلیاتی بۆ نەکەی ئەمرێ. لەبەرەوە ئەمە حاڵەتێکی مستعجەلە. نەخۆشی تر بۆری خوێنهێنەرەکانی عەکسە. ئێستا نەخۆشێکمانەیە لە قاوشە ئەینەن وەزع
ئەو تا ئەگەر ئەمەلیاتی بۆ نەکرێ ئەمرێت. بۆ نمونە حاڵەتێکەیە یەک ژوورە بۆریسیەکانی نییە با بڵین بۆریەکەیە لە دەرەوەی دڵی خوێنەیاتێ زۆر نەخۆشمانەیە لەو بابەتە دەرمانێکی بۆ دانین ئەگەر لە 24 ساعت یەکەمان بۆ دانین بۆریەکە داخرکە داخرامرێت و دوای ئەو پێویستی بە قەستەرێکی سەریع یعنی ئەمە ئەو حاڵەتانن کە لە مناڵی تازە لەدایک بووە. جۆرێکی تری نەخۆشی هەیە نەخۆشی هەر لە ناو سکەوت دەست پێەکە یاخود جیناتە وەکو تێکچوونی کارەبایی دڵ. تێکچوونی کارەبایی دڵ خۆپێکاتی دڵ ئایبینی بەڵام کارەبایی دڵ تێکەچێت لەو کاتە لەوانەیە لە مناڵەکە لە پڕ لە ژیان لە دەستدا ببێ ئەوەی هیچ نیشانەیەکی پێش وەختی هەبێ کامە زۆر جۆرێکی خەتەرە. جۆرێکی تر هەیە کە ئێستا زۆر بڵاوکو باسم کرد ئەوانن کە پێیان توێ وەرگیراوەکان ئیلتیهابی دڵە بە تایبەتی دوای نەخۆشی کۆڤید زۆر بڵاو بوو و ئێستش زۆر بە بڵاوی ئەیبینین بەڕاستی ئەبینین کە مناڵێک گیە تەنگە نەفەسە عرەقە کاتۆ هیلاکە نیشانەکانی عەجزی دڵی هەیە دایکەکەڵێ بەڕاستی هەفتەیەکە دە ڕۆژای بینم نەخۆشە تای هەیە ئەگەنێ دڵی سێرەکەی گەورە بۆ ماسووەکانی باشیش ناکە ماسوولکەی دڵی نەخۆش کاتەوە ئیلتیهابی گرتووە. ئەمەش بەڕاستی کۆمەڵی ئایلا ئەگرێتەوە ئێستش ئێمە بەڕاستی توێژینەوەیەکی ناوخۆیی لەسەرەکەین لەسەر حاڵەتە جیناتەکانی لە پشتی ئەمەوەیە چۆن من پێم وایە زۆربەی نەخۆشیەکان جیناتی لە پشتەوەی هەر بۆیە ئێمە ئێستای ئیشەکەی لەسەر ئەو بابەت ئەبێ هەموو مناڵێکی تازە لەدایک بوو پزیشکی مناڵان ببینێ پاشەوە پزیشکی دڵەکەش ببینێ بۆ ئیکۆ. بۆچی چۆ بە سەراحەت لە پێشووە ئەمە زۆر بەسەر نەخۆش ئاڕۆشت واتە سێرەکەی نیشانەی هەبووە یا نیشانێکی زۆر کەمی هەبووە تەمەنی گەورە بۆ ئێستا من نەخۆش هەیە یەت 20 ساڵە 30 ساڵە چ ساڵەیە بە کونی دڵێت باشە لەو تەمەنە گەورەیە ئازانی چەند مۆزەعافاتی هەیە ئەی باشە تۆ گەر لە مناڵیە تەشخیص کردا و زوو لە پێش 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵە عیلاجی کردا سەم مۆزەعافاتی توش نابوو لەیانی دڵی تێک ناچوو زەختیسیەکانی بەرز نابوو لەبەرەوە بەڕاستی جا ئێستا شتێکی تریش هەیە هەر لە دەوڵەتێکی دراوسەکانمان ئێرانە ئەوە تورکیایە هەموو سکێک بۆیە ئەبێ ئیکۆی دڵی ناو سکی بۆ بکە لە 16 بۆ 27 ئەبێ چۆن سۆنەر پێویستە ئەبێ بەلایانی کەمەوە یەک ئیکۆ بکە خۆی بێ دوان بکە لە 16 بۆ 22 لە 30 بۆ 33 ئەمە ڕۆتینە ئێستا بۆ هەموو سکێک واتە کەواتە تۆ پێشەوەی مناڵەکە لەدایک بێ حسابی بۆکەیت. وڵای ڕێنمایی زۆرە ئێمە دەست پێ بکەین بە پێش با بڵێن پێش تەشخیصکردن ئەو زۆر زەرورە لە ناو سکەوە دەست پێ بکە تەشخیصکردن دوای ئەوەی تەشخیصە کرێ زۆر بە وردی چاودێری بکرێ و دەرمان بیرێ و دوای ڕێنمایی پزیشکێ و دوای عیلاجیش ئیتر قەستەرە بێ ئەمەلیات بێ کە ئێمە خۆمان هەموویەکەین ڕێنمایی تر هەیە ئەوانەیش هەیە چاودێری دەمبودانی مناڵەکە زۆر گرنگە کە مناڵێک ئەمەلیات کرا قەستەری بۆ کرا دایک باوکە ئیحتیمام بن بە خواردنی منە شیرینیەکان ئەو شتانی لە دوکانەکانە جبسە ساردیە ئەو شتانەیە کە با بڵین دانەکەی بۆ تێکەیا و تووشی کلۆرێکە چونکە کلۆر لەوانەیە زۆری بڵێ ئەی باشە کلۆر پەیوەندی بەدڵەوە چێ چۆن پەیوەندی چێ لەوانەیە لە هەموو هەزار نەخۆشێک پێنج نەخۆشان تووشی تیابی دڵ بن لە کلۆری دانەوە کابێ بە نەشتەگەری دڵدوایی ئەجا شتێکی تر ئەو بەعزی خواردن هەیە کە کافاینی زۆر تایە بۆ هەندێک لە نەخۆشیە دڵەکان خراپە وەکو قاوە وەکو ساردی وەکو ئەم ساردیە خراپانە ئەم گازیار خراپانی کە ئینێرژیان پێوتر زۆر خەتەرن بۆ دڵی مناڵ نابێ ڕێپێ بیرێ مناڵی بەتای مناڵ بیخوا و مناڵێک کە نەخۆشی دڵی هەبێ بیخوا بێجگەلەوە کاکاو بەکارێنن قاوەی زۆر بەهێز بەکارێنن نۆتێلا بەکارێن ئەمانە هەمویان بە ڕێگەیەک لە ڕێگەکان تاسی دەکات سەر لیانی دڵ و تێکیا کارەبایی جۆری شینەکان یا ئەوانەی یەک ژووریان هەیە لە دڵیانە ئێمە نابێ بێڵین وەرزش بکەن بەڵام ئەوانی ترکە ئەمەلیات کراون یا شین نین ڕێیان لێ ناگرین بەڵام لەوانەیە بۆ مودەیەک دوای ئەمەلیات 6 مانگێک ڕێیان لێ بگرین جۆرێکیان هەیە کارەبایی دڵیان تێک چووە ئەوە ڕێیان لێگرین لەبەرەوە کەواتە بە پێی جۆرەکان هەر یەکەیان
هەیەە بە تەواوی ڕێلیەگرین هەیە بەشێ ڕێلیەگرین هەیە ڕێ پێی